پارەتان بە قەرز داوە یان وەرتان گرتووە؟ بەڵێ وڵی ئێستا بە تایبەتی لەو زروفە قۆڵبڕین زۆر بووە لەلایەن قەرزەوە. ئەنی من شخصی خۆم بەسرم هاتیە قەرزمدایە کەمیش بووە تەلەفۆنی سەدا خسمە چەند جار چوومە ینی چەندی لەلا بووە ئەوەندەم سەرف کردیە دوایش قەرزەکەی نەدایمەوە زۆر ناخۆشە چتیوە. ئێستا برادەرێکم هەیە دەفتەرێکی دا بە خزمەکی خۆی خزمەکەشی تەعاان خزمەکەی چەند جارێک تەلەفۆنی بۆ کرد کاکە من لە کاتێکی تنگانە من هاوکاری توم کردووە پێویستم بەو قەرزەیە ئێستا کە تو بمدەیەوە ینی من ئەو کاتە من محتاج نەبووم بەڵام ئێستا محتاجم بۆ ئەو کاتە من قەرزەکەم دات و زۆر بەڕێک و پێچی لای خوای گەورەش دوایە تاوانبارە بێگوناحە. ئێستش تقریبان هەر مانجی 5 وەرەقە 4 وەرەقەی داتەوە بە قەرز نایداتەوە. وعدەکانەوە بۆ وەرمانجی 5 وەرەقی بداتەوە یان پارەکەی بەتەواوی بدات؟ نەخێر ینی بۆ ماوەی 2 مانگدا بووی بۆ ماوەک 2 مانگ ئەو دەفتەرەی دابێت کە بیداتەوە بەڵام تا ینی زیاتر لە 2 ساڵ ئەو کابرایە بە 5 وەرەقە و 4 وەرەقە قەرزەکەی داوە. باشە ئەو بەڕێزی کە جەنابەت باس کرد گوتت قەرزم دایتێ پارەی قەرزەکەم سەرف کردی بەسە تا بمداتەوە نەیدایەوە کاتێک کەرزەکەی لێوەرگرتی چی پێگوتی چۆن ئەو قەرزەی لێوەرگرتی؟ بە ناوی شتێکە من شتێکم لێ کڕی شتێکم لێ کڕی گوتی کاکە ئەوەندەی تریشم بدێ ئەوەندەی تریشم بدێ دوای من ئەوەندە دەدەمەوە پارەکە بەڵام ئەو پارەی کە لە لای مابوو یعنی نەیدایەوە بەداخەوە ینی بعدە غیلاف دەرچوو نەیدایەوە. کە داوای قەردەکەی کرد هەستت کرد کە غیلاف دەکەیان بڕوات پێی کرد؟ من سەرتا من کابراایەکەم لەبەرەوەی سقم بە خۆمە ساعب وعدم شخصێک کە دێتن ناسیارە برادرە دۆستە بەنەوەیەک دێتن بە هەمان شێوە بە و چاوی خۆم سەیری و کابرای دەکەم کە چتەکەی دەمێ بەڵام دوای وا دەرناچێتن. قەرزاری شەرمەزاریە؟ ئەکید قەرزاری شەرمەزاریە کە لە وعدە غیلاف دەرچی ئەگەنا قەرزاری بووە یعنی خوش پێی خۆشە ئەگەت و دەستی کابرای بگری هاوکاری بی یا ئەوەتان ئەگە هەت بوو لی خۆش بی ئەو لای خوا گەورە دەرەجێکی زۆر زۆر بەرزی هەیە. ئەو قەرزە هێشتاش وەرنەگرتیتەوە؟ نه ڕۆشت گردنی ئازا دەکەی؟ واللهی لە ڕای خوا گردنی ئازا دەکەم چی بکەم چار نییە ئارێ وڵە ئەو کاتە نەشم بۆ بەخوای یعنی ئەوەندەم هەبوو کە ئەوم لەگەڵی